کرد وڵاتەکەی بەجێهێشت. باش و کابرای بۆ کێ لەوە پرسێتەوە؟ ئەم خەڵکە زۆر سێرن کە سەردانی ئەم ئاشار بچووکترین هەواڵ دێن لێرەی جێڕنەوە. باش ئەو خەڵکەی بۆ چیە؟ زێر بۆ دۆزینەوەی منە. من وای بوو هەر بۆ دۆزینەوەی منە. چیە تەنانەت سەلامیشمان لێ ناکەیت؟ وەڵی ئەوانە هەموو شتێکیان بیرگوزینە. پێم بڵێ بدامە و خەڵکەیان بۆ چی بوو؟ بڵێم بۆ چیان بوو؟ بزنیان بەسەرا دابەش کردی. بزن؟ بزنی چی؟ ڕوا ناکەیت؟ دەڵەکە لە دەرەوە بەستومەتەوە. سەری خۆ وەختی و قسانە نییە. زانمە و خەڵکەیان بۆ چی بوو؟ وەڵا بڕوا ناکەیت. چۆ بزانن لە دەرەوەیە یان نا؟ ئەوە چێ سڵتان شێت بوو. ئەجینە ئەم بڕیارە سەیسیرانە چییە بەسەر خەڵکییا دەڕێت؟ ئەوە خۆ بەڕاستەوە بزن. ئەی من چی پێوتم؟ دیارە سوڵتان کوپەزێڕی دۆزیوەتەوە دیاریانەی بەسەری دابەست کردووە. دیاری چی؟ ئەی خۆ نابێت پێشی فرۆشتە بن. نەخر فرۆشتنیش نییە. ئەی دەکەواتە مەساڵە. هەی دەم خۆش مەتەوە. تۆش باوتە بە قسەکان مەکەیت. نە بەخوا هەری جانگاتە بە قسەکانی ناکەم. بەڵام ئەو بڕیارانەی سوڵتان دەریەکات وەک مەتەڵ وایە. بڕیاری چی؟ چاک جێ بگرە. سوڵتان بڕیارەکەی وا دەرکردووە. پێویستە لەسەر هەر خانەوادەیەک بۆ ماوەی ساڵێک بژنێت بۆ سوڵتان بەخێو بکات لەسەر گیرفانی خۆی. لەسەر گیرفانی ئەو خەڵکە چاک جێ بگرە با باقەدەکەی بۆ تەواو بکەن. باڵێ ئەم بزنەکە ئەدرێتە دەست هەر کەسێک بۆ ماوەی ئەو ساڵە لە پێشا ئەیکێشن. دواییش کە ئەیبێتەوە هەر ئەیکێشنەوە. باش ئەم کێشانەی بۆ چییە؟ خۆی تەلیسمەکە لێرەیە. ئەنەوێت لە ماوەی ئەو ساڵەیە کە بزنەکەت لایە نەزیای کردبێ نەتەنیشی کردبێ. نەزیایی کردبێ نەکەم؟ بەڵێ بڕیارەکەی سوڵتان بۆ ئەوەیە بەمانە ئەو بزنەی کە من وەری ئەگرموو بۆ ماوەی ساڵێک بۆی بەخێوەکەم. وەزنەکەی چەند بووە کە بردمەوە بێ هەمان وەزن بێت. ئەگەر زیادوکەمی کرد وەڵاوە سزایشی گەورە وەرەگرم. ئەی چارە چار چیە؟ ئەبێ لێتاوە خۆمان ئامادەکەین بۆ سزای. ئەگەر بە هەمان وەزن برتەوە ئەوە خەڵاتێکی باش لە پاداشتی ئەو کارەیە وەرەگرم. غەیرە پێیتر بەڕێوەیە غەریب جان کەمێ نەبێت من ئەو بزنێ بۆ بەخێوەکە. با بزانین ئەرێ هەواڵ چییە؟ خەبەر چییە؟ خەڵکی لەو بڕیارە پێڕاستمەوە نازانم چی بکەن. تەنانەت زادی دەزانم. خۆ دەزانی ئێمە مەبەستمان سزادانی خەڵکی نییە. تەنها بۆ چاوپەرستانەوە بەس. گەورە تۆ بڵی ئەم جارە کارەکانی کردووە. سڵاوی خوا لێ بێ. ئەیە خوا بەخێر بێت. خۆشکور باشی. نەوەڵا باش نیت. چ خێرتە؟ تۆ ناساغ نیت. تورە نەوەڵا ناساغ نیم. بەڵام ڕێوی خۆی نایەسوو بەکوونەوە هەژێکیشی بەس بەدوای خۆیەوە. هەژتی چی؟ هەژت بەڵێ بزنەلاتەکەی سوڵتان. مەیاری ئەو نەخۆشیە هەمووانی گرتووەتەوە.
تەواو بوو منیش بزنەکە بەرمەوە بۆ کۆشتی سوڵتان باشە بواستی پەلە مەکە چەند ڕۆژێکی سەر نا ئێستا چاکە لە شاریش هەنێک کەلوپەلەکەن کەیفی خۆتە بەڵام تۆرە تێ نەچێ بە تەنیایی بێتاقەتە بێت زۆر چاکە خۆ تۆ هیچت نایە بۆ بکڕم نەخێر تەنها گەڕانەوە بە سەلامەتی سەلامەتیمان بەدەست ئەو بزنەلاتەی لەمەڕ سوڵتانە بەڕێکەوە بۆی دوانەکەی بەڕێکەوە زۆر چاکە سپاگاتارە بێت چەند کارە سەر و کارەکانی کەتان سەر نەگرێت آخر گەورم گەورەمیکی تا ئێستا ئێوە هیچتان بۆ من نەکردووە هەر هەرچێکیان کردووە هەمووی دووسەڵبووە ئەوە تا بەجی تەسمێنی خۆتان هەچی دنیێنەوە وەزنەکەی یان جایی کردووە یا گەورم کابراەکەم تۆ بۆ لای جەنابتان ئەڵێ بچێک مێناوەتەوە لێ نزیادی کردۆ نەکەم وڵام لەو دووجارە نییە بارێک کردووە گەورم دم و دێش تۆزاری وابراوی لەوە سوڵتانی گەورەمان وڵاو لە خۆشتان ئێوە کارن قوربان ئاشەوان لە شار یان لە دەرەوەی شار قوربان لە نزیکی شان چەند ناوە گەورم ژنم نەهێناوە منداڵم نییە باشە لەگەڵ چیان گەورم هەر خۆم بە تەنیاشم گەورم ڕاستەڵێم هەر خۆم کەسم لەگەڵدا ناشم باشە پێم بڵێ ئەو بزنێ چێ وەردەکەم کرد خۆم قوربان ئەها لاڵێک قسە وە ناکرێت ڕاست بڕۆ ئەجینا بڕیاریان من کرێ ئەگەر ڕاست بڕۆی سوڵتانی گەورەمان باشترین خەڵاتت دەکات گەورم ڕاستەکەی کابراەکەم لای ئیشەکات ئەو بزنەکەی بۆ بەشەکردن ناوێت چی قوربان کەریم تۆ ئەزانی ئەوە ناوێت ڕاستەکەنی خۆیەتی وەڵای قوربان من نازانم ماوەی چەندە لەلاتان کارەکە گەورم زیاتر لە ساڵێک دەبێت جا قوربان ئەوە خۆیەتی ئەمە بفەرمو لەگەڵ ئاشان چین بیهێنی زۆر چاکە هەر ئێستا خۆتان ئامادەکەن بەڵام ئەگەر هەیە بوو زۆر بەڕێز احترامەوە هێن بۆ لێ قوربان حیاتی چی داماوە کابراایکی هەژار و بێدەرامەتە بۆ پارەمانێک هاتوو لای من ئیش ئەکات دووەمینیش قوربان ئەو کابرایی ئێوە باسیەکەن لەم وڵاتەشا نەماوە چۆن بزان گەورم کابراایەک دەمڕاستی جەنابتان بێت چۆن بۆەوە قایل دەبێت لە ئاشێکدا کار بکات ئەوە خەریکی چی ئای بەخێر بیتەوە ئەو بووە دواکەشی خێر پیاوانی سوڵتان بۆ خێر ئەی نەگەبەت تویان لێ بۆ بە حەیات ئەو حەیاتەی کە هەموو دنیا باسیەکە چیتر ئەوەتان لە دەرەوە چاوەڕوانی بینینی تۆ تا بزانن تۆ کێ جا بۆ هێشت بوو لەگە سەڵاتی منە نەبوو بە زۆر پێشخوان ناوە ئێستا شیز نەبووە وەرە بیان بینەوە بڵێ من حەیات بوو کارێکی باشە نەکرد نە کارێکی باشە ئەمڕۆ مەسیر ڕۆژە لە ژیانمانە گەورم وشوکاری وڵات هەمە ساڵی بەڕاستی جێگەیانە ڕای گەورە ئێمەی خۆشویست بۆیە گەڕایەوە ناومان قوربان کە ئەزانی وایە لە شت کۆمەوە ئەو سابڕیاری دەسەڵات بەڕاستی حکمەتێکی جوان بەڵام من وێستێکی کەسێت شتی تۆنی گەورە ئەو هزە و تۆنی بەخێو کرد کە هەمان چێشی مایە گەورە ئەو ڕۆژەی کە ئەو بڕیارەتان دەستکرد ئاشەوانەکەی هاوڕێم بزنەکەی هێنایە بۆ ماڵەوە بۆی باس کردم کە بڕیارێکی واتان دەستکردووە نادێ ئەو بزنە نەزیاد بکات و نەکەم بەڵێ وا هەستان چوون بۆ ڕاو بێچۆک و گرتم ڕاو کرد گورێک بەڵێ هەر کاتێک خواردن نەیا بە بزنەکە بێچۆ بووگەکەم نیشانەدە بۆچی بۆی کە خواردنەکەی خوارد گۆشتی پێ نەگێت بزنەکە کە بێچۆ بووگەکەی ئەبینی ئەترسا لە برسی ئەوە کێشەکەی وەک خۆی ئەلمایە و سوودی لە خواردنەکە وەرناگرت ئەیا فەرم هەیە بەڕاستی دانازگیرێت